لەبارەی ڕووداوەکانی ڤەنزوێلاوە قسە دەکەین. کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر ناوچەکە وەکو دەڵێن ئەمە ڕەنگە بوومەلەرزەیەکی سیاسی بێ، گۆڕانکاری لە زۆر وڵاتی دیکەش دروست بکە و لێکەوتەی لەسەر زۆر وڵاتی دیکەش دەبێ. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز مەسعود عەبدولخالق، شرۆڤەکاری سیاسی، شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی. کاک مەسعود سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. دەستگیرکردنی مادۆرۆ چۆن بینی؟ لێکەوتەکانی ئەو پرسە چییە لەسەر وڵاتانی گیان بەگشتی و هیچ کاریگەریەکی لەسەر ئەم ناوچەی خۆمان دەبێ؟ بەنای خوای گەورە و میهرەبان، وەکو ئەو حەدەسە یەکەم هەنگاوە کە لە دوو هەفتەی ڕابردوو ترامپ استراتیجیەتێکی ئاسایشی نەتەوەی ڕاگەیان کە ئەهەمیەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یان ئەوەی پێدەگوترێ نیوەی گۆی زەوی گواستەوە بۆ ئەو نیوەی کە لای خۆیان. یەکەم هەنگاوی ئەوە بوو کە ئەو عەمەلیەی کرد. لە ڕاستیدا ینی تقریبا ئێستا هەموو متفق لەسە ئەوەی وامەش زۆر جار لەو شاشەی ئێوە ئەو قسەمان کرد کە ترامپ هات سەر حکوم، باسمان لەوەی کرد کە ئەو پیاوە زۆر ئیلتیزام بە قانونی دووەلی و نیزامی دووەلی و عورف و عادات ناکە. زۆر لای گرنگە وەکەوەی پێی دەگوترێ فاکتەری ئابووری، ئەوەی لا گرنگە. بۆیە ئەو ئیشە ڕاستی هۆکارەکەی هەرچی بی وەکو بری تێکدانێکی زۆر خراپی نیزامی دووەلیە و نیزامی ئیقلیمیشە، هەرچەندە وەکو عملیەکە زۆر سەرکەوتوو بوو، زۆر دەگمەن بوو، ترسەکی یەخستا، یانیوە کاریگەریەکەیە ترسەکی یەخستە سەر زۆربەی ئەو سەرۆکانەی کە لە جیهاندا لەگە میلەتەکانیان ناتەبان یان بە هەڵبژاردنەکی ڕاستەقینە دەرنەچوون. چکە سەرۆکی ڤەنزوێلاش ڕاستی بە تاڕاتەیەک بە تەزویر دەرچوو. ئەم نارم پیاوەکی زۆر باش بوو، بەڵام بەلای کەمی ئەو تومەتانەی کە ڕوبەڕووی بینەوە پرسی مخدرات پێم وانییە ڕاست بیکە و دەوڵەتێکی نەفتیە گەورەترین احتیاطی نەفت لە جیهان لە ڤەنزوێلایە. بەڵام وەکو با ئەوەندەش برێن با خەڵکی کورد ئاگای لێبی، هەڵوێستی بەرامبەر کورد زۆر باش نەبوو ڤەنزوێلا. ڤەنزوێلا باش نەبوو؟ دەنگدانەکانی نەتەوەیە گرتووە زۆر باش نەبوو. بەڵێ ینی وەکو برێ ئەم نمونە چ دێنمەوە ساڵی 1975 کە شۆڕشی کورد ڕووخا، زۆر بە زوڵم ڕووخا، جەیشی عێراق ناوی لەو ڕۆژەی نا عید نەسر. بە بۆنەی عید نەسر سەرۆکی ڤەنزوێلا ئەو کاتی هات شمشێرەی گەورەی پێشکەشی عێراق کرد و لە ئێستاش ڕەنگە هەر لە مەتحەف مابی. یعنی مەبەستم ئەوەیە زۆر لای عێراق بووینە ئەوانە لە تاریخدا، زۆر لای ئەو دەوڵەتانن کە تیکتاتۆرن، بەڵام ئەوە وامان لێ نەکە ئەمە لە ئەنگری زوڵمەک و پێشێلکاریەکی یاسا بکەین کاوەی ترامپ دەیکە. کاک مەسعود، پێشێلکاری یاسایە؟ ینی با ئەوە بپرسم، پرسەکە پرسێکی دیموکراسیە یان پرسەکە پرسێکی دیکەیە کە مەسەلەی نەوت و بازرگانیە و مەسەلەکە مەسەلێکی لەوە گەورەترە نێودەوڵەتیە، پەلوپۆکردنی دار و دەستەکانی چینە، ئەوانەی کە نزیکن لە پێگەی جوگرافی ئەمریکاوە پەلوپۆیان دەکا. وڵی ئامانجەکان زۆرن، تەبعەن ئەوانەشی تێدایە، بەڵام ترامپ وەکوبرێ دەیەوێت زۆر لە وتارەکانی دووبار دەکرد، دەرێ ئەوەی بە ئەمریکا دەکرێت بە هیچ جەیەک ناکرێت. هەندە وتار هەیە لە کوردستان، حیزبی خۆمان زاروەیە دەرێن ئەوەی ئەوە بەو حیزبەی مەکرا بە هیچ ناکرێت، ئەوە خواردکێشانش تێدایە. ترامپ ئەو وتارەی زۆرە و ئەوەشی هەیە پێشترێش لەو ناوچەیە ئەگەر بە بیرمان بێتەوە کات خۆی لەگە کۆبا کێشێکی وا هەبوو سەرکەوتو نەبوو، بەڵام عینی کێشە لەگەر پەنەما سەرۆک نۆریێگا سەرکەوتوو بوو، عینی ئەویشیان بەو شێوازەی دەستگیر کرد و هەر بە هەلیکۆپتەر دابەزنیە سەری و هینایان و مەحکەمەیان کرد و بە هەمان تومەت. لەبەرەوەی جارا وەکو چۆن کاتی خۆی لە ڤێتنام شکستیان یا بەڵام لە عێراق سەرکەوتوو بوون، یعنی گوتیان ئەو سەرکەوتنە ئەوە عیبەکانی ڤێتنامی داپۆشت. بە هەمان شێوە دەیەوێت برێ ئەوە ئەمریکا زۆر بەهێزە و کەس ناتوانانی بەرامبەری ڕاوەستی و تەبعاً پەیامەکە ئەوە لە بۆ سەرکردە بچووکەکان نەک گەورەکان،
هەیە دەرەوە لە بۆ هەموو جیهانە نا لە بۆ هەموو جیهان نییە ینی چین چ مەترسی لەو قسەی نییە یان رووسیا مەترسی لەو بابەتەی نییە بەڵام وەکو خۆت باست کرد زیاتر ئامانج لەو ئیشەش ئابوووریە چکە ترامپ نەی شاردەوە گوتی بە خۆمان ئیدارەی نەوتی ڤەنزوێلا دەکەین تەمان ئەو قسە هەوەنتە نییە ئەگەر ڕاستەوخۆ ئەو ئیشەی بکەن یعنی جارش کە ئیستعماری قەدیم سەدەکانی هەژدە و نۆزدە معنا گەڕاوە یعنی ئەو نیزامی دووەلی و ئەندامبوون لە ئومەم متحیدە و یەک دنیا قوانینی دووەلی بەمعنا هەموو ڕۆی دەبەر هەندێ تا ڕادێک ئەوە زەحمەتە بەڵام قسەکەشی کرد. باشە کاک مەسعود لە قسەکان تاوا دەردەکەوێت هەنی پێدوای ئەمریکا مەسەلەن چین و رووسیا بە زلێزی نابینن یعنی بۆ ئەوان زلێز نییە بۆ وڵاتە بچووکەکان زلێزە بەتاکیید تاان هەروایە یعنی وە قەدیمەن لە جەنگە جیهانیەکانی قەدیم هەتا ئێستا هەروە بووە ئەو ئیشانەی کە بەرامبەر هەندێک دەوڵەت دەکرێت ناتوانانی بەرامبەر هەندێک دەوڵەتی تر بکرێ بەڵام بەگشتی یعنی نامڕتاحیەکی عالەمی هەیە یعنی هەتا ئەوروپاش هەمووی پێشانجاران ئەوەی پێی دەگوترێ هاوپەیمانی لە جەنجی جیهانی یەکەمەوە بەردەوام بووە هەتا ئێستا تقریبن ئێستا ئەو هاوپەیمانی خەریکە برێم شلۆق بووە یان دوو جەنجی جیهانی یەکەم و چەند جەنگە چتریش لە ژێر سای ئەو هاوپەیمانی کرە کە ئەوروپا و ئەمریکا بوون ئێستا ئەوروپا ڕاستی خەریکە تا ڕادەیەک دابڕێ لە ڕووداوەکان زۆر مرتاح نییە لە هەنگاوەکانی ترامپ یعنی من دوو قسەی دەک لەلایەک ئەوە زۆر باشە کە قامچێکی وا هەبی لە بۆ دیکتاتۆرەکان ئەوە لە بۆ میلەتانی ژێردەستەی وەکو ئێمە زۆر باشە بەڵام لەلایەشکە کە نیزامی دووەلی زۆر تێک دەدا ئەو لە بۆ ئەو میلەتانی کە بێ دەوڵەتن یان لاوازن ئەوە زۆر باشین دائما نیزام لە بۆ ئەوانە باشە کە بێقووەترن ئەوجا ئەوەی ترامپ دەیکە ڕاستی هەم لە بۆ میلەتان هەم لە بۆ ئەو دەوڵەتانی کە لاوازن تا ڕادێک مەبەستی چیە لەوەی کە دەڵێ بۆ میلەتانی وەکو ئێمەش باشە ینی پێ دوای نیزامەکە ئێمەش نیزامێکی دیکتاتۆریە لە بۆ ئەوی باشە دەزانین چۆنە ڕاستیەکەی ئەگەر باسی ئەمنی قەومی کوردی بکەین ئەمنی قەومیەکی زۆر تایبەتە ینی وەکو هیچ میلەتە چینیە وەزعەکەی وای لێ کردووە ینی وەزعی سایکس پیکۆیە وەزعی دابەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دابەشێ تایبەتێکی کوردستانە وای کردی ئەمنی قەومیەکی تایبەتی هەبی زۆربەی ئەمنی قەومی میلەتان لە ئارامیە بەڵام ئەمنی قەومی کوردی وا دەخوازی زۆر ئارامی نەبی زۆر بەسەن ئەو مادەی دووی میساقی ئومەم متحیدەی کە عدەم التەدەخل زۆر ئۆکوبرێ پتە بوو ئەو ئیشانەی ترامپ ئەو مادەی دووی میساقی ئومەم متحیدەی تێکەدا پێشان عێراق ئەم بەبیرم دێ چی خراپە بە کوردیە کرد ئەنفال و چیمیایی لە جیهان کە ئەو مادە دەڕۆی بەرە و ئومەم متحیدە دەیان وەڵای ئەو وەزعی ناوە خۆی ئەمە بەپێی مادەی دووی میساقی ئومەم متحید ناتوانین تەدەخل بکەین ئێستا ئەو نیزامەی تێکەدا ترامپ دێ یعنی ئاگاتان لێبی ئەوەی لەگەر ڤەنزوێلا کرا لەو ناوچەش یەک دوجار تقریبەن و عەمەلیاتە کرایە جارێک لەگە ئێران کرا سەرکەوتوو نەبوو بەڵام هەڕەشەیەک لە کاتی ڕیفراندۆم لە سەرکردەی کورد کرا عینێن بەهۆی ینی ئەوەیان پێ پیشانە گوتیان ئەوەی لەگەر نۆریەگا کرا ها ئاگەتان لێبی لەگەر ئێوەش دەکرێت حەز ناکەم ئەوەی زۆر لەسا ببێنە بەس نمونەیە یعنی ئەوە ئەگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارجارە بکرێت ڕەنگە بینەرێک ئێستا بپرسێ مەبەستی چییە لە ئەوە بەرامبەر بە سەرکردەیەکی کوردیش کرا ینی ڕوونی بکەیتەوە کام پرۆسە بوو کامە بوو کام سەرکردە بوو نەکرا هەڕەشەی پێکرا یعنی نازم دەزانیت ئەمە عیبی کورد لەو ناوچەیە ینی خۆش نییە ئەو هەموو سەرکردە خراپانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بەداخۆ سەرکردەی کورد بە خۆی وایەن لە خۆ کرد کە جارێک ئەو هەڕەشەیان لێ بکری لەبەر هەندێک ئەمە هەر دەمانێت ئەو مەوزوعی داپۆشین زۆر باز نەکەین بەڵام نمونەیە یعنی دەتوانین برینە سەرکردەکانی کورد ئاگاتان لێبی یعنی ئەوەش بەدەرنین ئاگاتان لێبی بەدەرنین لەوەی ترامپ کە لە دەوروبەری عێراق دەسوڕێ دەریام 3 تریلیۆن دۆلارم سەرف کردیا ڕەنگە داوا بکاتەوە چی لەبەردەستە ئەو پارەی لە دەرەیە بۆ نمونە ئەوە نمونە کە باسێکەم
ئەو پارەی زۆربەی سەرکردە کوردەکان بەداخەوە لە ناوە خۆتدا نەنایە لە بۆ ئیش پێکردن و معمەلکردنەوە چینە لە دەرێدا ئەگەری ئەوە هەیە ها ئەوە ئەگەری هەیە دەست بەسەدا بگری ترەم لە مەرحەلەك لە مەرحەلەکاندا یعنی ئەوە دبا ببتە ئامۆژگاریەک لە بۆ سەرکردە کوردەکان لە جیاتی ناوهینانیان ئەجا وڵاوە لە ناوچەکەی هەرچەندە با قسە چی بکەم استراتیجەتەکەی ئەمنی قەومی ترامپ ئەوەی ئەعلانی کرد تا ڕادەیە کشانەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەو هەر کشاوە ئیمارات و سعودیە تێک چوون کۆمەڵە گۆڕانکاری هات کە وای کرد ئەمریکا جارشکە برێ بازاری نەکشێ بۆ لەو ناوچەی باشە کاک مەسعود دیارە ناتوێت ناوی سەرکردەکە بڵێ من بە پێی قسەکانت دەزانم مەبەستت کام چیرۆکە بوو دیارە ئەو کاتە باسی ئەو کاتە دەکەی کە برێکمە گۆرگ دوای نامەکەی تیلەرسن و دیارە دەتوێت ئەو باسی ڕووداوە بکەی بەڵام نەزی بچیتە نێوەردەکاریەوە بەس من بە پێی ئاماژەکان ینی تێگەیشتم کەم بەستێ دوای نامەکەی تیلەرسن و دوای ڕفراندۆمەکە و وەڕەشەکانی برێکمە گۆرگە و ئەنی هەندێک سەرکردە دەیانوت برێکمە گۆر کێیە کابراایەکە دۆنەڵد ترەمپ نایناسێ بەڵام ئەوە بوو مەگۆرگ دوایی هاتەوە و بۆ سەرکردەی وت دانیشە و ئیتر تۆ پۆستی فەرمیت نابێ هەبێ بەرحەڵ بینە سەر باسی لێکەوتەکانی ئەوەی ڤەنزوێلا ڕووداوەکەی ڤەنزوێلا کاک مەسعود هیچ لێکەوتەیەکی دەبێت لە سرە وڵاتانەی نزیک لە خۆمان هەندێک دەڵێن ڤەنزوێلا دۆستێکی نزیکی مادۆرە بە تایبەت دۆستی نزیکی ئەردوگان بوو ئەردوگان زۆرجار بە براکەم ناوی دەبەر دۆستی ئێران بوو هیچ کاریگەرێکی دەبێت لە سەرم پرس و باسانە بەتەکیید ئێستا هەموو ڕئیسەک ئەو ڕئیسانەی کە لە میلەتدا بڕاینە یعنی هەمووی حسابی لەو حسابەکی دەکات یعنی بەڕاستی پەیامە لە بۆ ئەوانە پەیامە لە بۆ دەوروبەری ئێمەوە لە بۆ ناو کوردستان و لە بۆ ناو عێراقی ژەم وەکو باسم کرد بەڵام شتەکێ یعنی ترامپ بە حیسابی خۆی مەسروفەکی زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردیا دەگەڕێتەوە سەر مەبدەئی مۆنڕۆ تقریبان لە سەرەتای سەدەی 19 بەردەوام بوو هەتا سەرەتای سەدەی 20 یعنی هەتا جەنجی جیهانی یەکەمیش ئەو مەبدە کاری کرد کە تەنها ئەمریکا و ئەو مەسروفاتەی لە جیهان زۆر کەم کردەوە ئەو حەزەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەو هەموو مەسروفەی کردیە چیتر نەکە بەڵام چی کردیە بە حیسابی خۆی وەزعی بەجی هێشتیە کە ئیسرائیل ئەوها وای کرد ئیسرائیل باڵات دەستبی و ئەوانەی ناوی لێ نابوو دۆست کردنیە هاوپەیمان و هاوپەیمانەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زاڵن ئەوانەی کە ناحەزن زۆر خراپ شکستیان یعنیەوە بە حیساباتی ترامپ و تەڕادەیەکیش ڕاست دەکات لەو مەوزوعی ماناوێت کاریگەریەکەی زۆر لە ڕێی ئەوانە یعنی ئەگەر ئەگال لێبی ئیسرائیل هەمان ئیش دەکات بەڵام ئیشی گرتنە ئیشی کوشتن یعنی شەڕی بەڕێی لە هەموو جەیەکان ڕاگرتیا یەکسەر لە قیادەکان دەدا یعنی ئەوە بەشەکە لەو عملیاتە یعنی یەک شتە یعنی ئەمە نەرێن هەر ئەو هێزەی ئەمریکا بۆ شێ ئیسرائیلیش هەمان شێوە ئەو ئیشەی دەکا و ئیسرائیلش ڕەنگە لە جیاتی ئەمریکاش بکە و لە جیاتی خۆشی بکە کاتە لە داهاتوەکی نزیکدا ئەو کاریگەریەی ڕەنگە بەرجەستەزبی نەکرد کاریگەری هەیە یانە ڕەنگە بەرجەستەبی باشە کاک مەسعود نەفتالی بێنێت سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل ڤیدیۆیەکی بڵاو کردوەوە ئەم شەو دەڵێ کاتی هاتووە هەندێک لە ئاژانسەکانی ژەماژە بۆ دەکەن ئێرانیش دوسێ ڕۆژی ڕابردوو هەندێک ئۆپەراسیۆنی ئەنجام ئۆپەراسیۆنیانی نمایشی سەربازی ئەنجام داوە یان چۆن بڵین هەندێک چەک و چۆڵی تاقی کردوێتەوە پێ دوایە گەڕێکی دیکەی جەنگی ئیسرائیل ئێران نزیک بێ وا سەرۆک وەزیرانی ئیسرائیل وا دەڵێ خۆیان من لە مێژە باسی ئەوم کردی خۆی جەنگ نییە ینی وەکوبری لە استراتیجەتی ئەوەی بڵاو کراوەوەی ئەمنی قەومی ئەمریکا باس لەوەی دەکە دەرێت چاوەڕێ مەبن ئەمە دەوڵەتان بڕوخێن و ڕئیسان بڕوخێنین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکە ئەنێ جا لێرەدا هەڵوەستەک لەسەر بە هەڵەداچوونی سەرکردەکانی خۆمان دەکەم کە بەجێرەی خوێندنەوەمان لە بۆ ئەو استراتیجیە دەبێت سەرکردایەتی کوردی ئێستا ئەگەر لە هیچ مەوزوعەک نەبی ئەگەر لە بیرت بی مانجی نۆگوتیان عێراق دەڕوخێ پێشتر گوتیان ئێران دەڕوخێ یان ئەو دۆستانەی کە دیاریان کردبوو لە بۆ داهاتووی عێراق
دەرکەوت سەرکردایەتی ئێمە خراپ دابراوە لە جیهان و خراپ دابراوە لە خوێندنەوەی واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جەمن هەر بۆش وەڵامی پرسیارەکەی جەناب دەدەمەوە ئەوەی ئیسرائیل لە پێشتی یەک جەنگە لەگە حیزب الله تەنها ئەگەر چەک دانەنێەوە پێشمانە چەک دابنی بەڵام لەگەر لایەنەکەین کە چ عێراقە چ ئێرانە چ وەزعی ناو سووریا و تورکایە بەس گورز دەوەشێنێ تەمان گورز جودایە لەگە جەنگ ینی بڕک ئەوەی مان حساب بکەین خۆی ئەوەی ئیسرائیل لەو قۆناغی دەیەوێ ئەمنیەتی قەومی ئیسرائیلیش تۆزەک تایبەتە ئەو دەوڵەتانەی دەوروبەری هیچ جۆرە هەڕەشەیەک لەوێ نەمینێ ببنە سەنگەرەی پارێزگاری ئەوەش چێ لێ وەکوبرێ کۆسبی گەورەیە حەماسە و حیزب اللهە حەماس بە ڕەسمی ئەوەی کردێ لە کۆنگرەی شەرمەشێخ اعترافی بۆی کرێت کە چەک دادنێ بەڵام بە تەریقەک بەڵام حیزب الله ڕاستی دەرێت چەک دانانم لەبەر هەندێ پێدەچی شەڕک لەگەر حیزب اللهی بکات تەنها ئەوەی شەڕی ڕەسمی لە پێشە بەڕێی من هەر ئەوەیە زۆر باشە دوا پرسیارم لەسەر کە بەرنامەکەمان دەست پێ کرد وتە بێژی کێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی نزارامێدی بە بڵین ڕاگەیان وەکو کاندیدی فەرمی کێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەر کۆماری عراق کورد وا دیارە ئەم جارەش یەکدەنگ نییە نەک یەکدەنگ نییە ئەوە تا ئێستا 30 کاندیدەیە ینی ڕەنگە هەژنۆ کەسیان لەمانە هەر کورد بن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پۆستە بە سەخاخی خۆی دەزانێت دەڵێ بە پێ عورفی سیاسی بە پێڕاکەوتنمان پێشتر پۆستە لە بەرامبەر پۆستی سەرۆکی هەرێم بووە کە دراوە بە پارتی حەزەکەم ڕای تۆ بزانم چەندە گرنگە کورد یەکدەنگ بێ بە تایبەت لە بەرچاوی عەرەبەکان دیسانەوە ئەو دۆخەی بۆ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دروست بوو دروست نەبێتەوە زانی دۆخێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر مەترسیدارە بەڵام زۆریش دەرفەتی تێدایە لە بۆ کورد زۆر جە دەمینێتەوە سەر عەقلی سەرکردایەتی ئێمە یعنی بەو عەقلیەتەی ئێستا ئیش دەکرێ بەو شێوازەی یعنی سەروەختە چێ باسییان دەکرد کە سەرۆک کۆمار هەر مهم نییە لە لای من سەرۆک کۆمار یەکجار زۆر گرنگە لەبەرچی لەبەر ئەوەی ئەو ساڵ ینی پێشترش گرنگ بوو بەڵام ئێستا سەیۆنامی دەکشێتەوە ئەوە ئەمریکا تا ڕادێک کشایەوە یعنی عێراق استراتیجێتەکی ئەمنی قەومی ڕاگەیانە بەداخەوە سەرکردە کوردەکان نازەم چۆن موافقیان کردە زۆر دقیق نییە ئەوە لە بۆ کورد و لە ناوچەکەش معامەرات هەیە بە تایبەتی تورکیا ڕاستی با من قسەکە بڵێم ئەتوەگەر ڕئیس جەمهورت هەبوو کوردبی هیچ جۆرە ئەو مەترسیە قەدیمەکەی 100 ساڵی ڕابردوو هەتا ئێستا هیچ جۆرە ویفاقێکی ئیقلیمی لەسەر حسابی کورد ناکرێ وەچی پێشترێت دەکرا لەبەر هەندێک ڕئیس جەمهور هەر ئەو دەورەش نیە زۆر دەوری بکەی گرنگکەی لەبەر ئەوەی ڕاستی ئەو هەموو مجازەفەیە بە پۆستی سەرۆک کۆمار ئەو هەموو اختیلافە زۆر بە مەترسی دەزانم چونکە تورکیا و وڵاتانی خەلیجیش وڵاتانی عەرەبی و لەگە قەومیەکانی عێراق هەمووی ڕەئیان وایە سەرۆک کۆمار لە دەست کورد نەبی ئاگادار بین یعنی ئەوە هەیە دەیانەوێ ئەو پۆستە چکە ئەو پۆستە ڕاستی پۆستەی گرنگە وەکو وجود وەکو ناسنامەی کورد لە بۆ هەر چار پارچەی کوردستان نەک لە بۆ پارچە چیتکە لەبەر ئەو معامەرانە هەیە ئیتر کوردیش بەو عەقلیەتە دەچی منافەسە دەکا ڕەنگە لە ناکاو ئەی پێی دەگوترێ مرەشەحت تەسویە یعنی یەکێک ببتە ڕئیس جەمهور لە دەست کورد دەربچی و یەکجاری ئەو قۆناغە کۆتایی پێ بێکە ڕئیس جەمهور برێن بەشی کووردە هەم گرنگ لەوەیە کەسێکی زۆر شیاو دامدرێ هەم دەبی یەکدەنجیش هەبی لەوێ لەسەر ئەو پۆستە سپاس دەکەم بەڕێز کاک مەسعود عەبدولخالق شەڕەزا لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس بۆ بەشداریکردنێک زۆر سپاس